گەڕەکی هەشتی حەسارۆکانە لە شاری هەولێر کە زیاتر لە 17 ساڵە هیچ خزمەتگوزاریەکی بۆ نەڕۆیشتووە. کاو ئەحمەد پیشەی مامۆستایە، زیاتر لە 8 ساڵە عەرزێکی لێرە کڕیوە و ئەو تا هەنووکەش چاوەڕوانی هاتنی خزمەتگوزاریە بۆ گەڕەکی هەشتی حەسارۆکان بۆ ئەوەی خانوویەکی لێ دروست بکات و ببێت بە شوێنی حەوانەوەی خۆی و خێزانەکەی. ماوەی 17 ساڵە ئەو زەویانە تەوزیع کرایە. 17 ساڵ تەوزیعکردنی شوێنێک لەگە شوێنێکی تر هەمان شوێن کە 32 پارکی پێ دەڵێن ئەوێن دەر هەمووی ئاوەدان کرایتەوە لەگەر ئێرە بەیەکەوە دابەشکراینە. ئێستا 32 پارک هەمووی ئاوەدانە، بەڵام هەشتی حەسارۆک هەتا ئێستا ئاوەدان نەکرایتەوە. ئەمە بە فەرق و جیاوازیەکی تەواو دەیبینین. یعنی ئەمە لێتان ناشارینەوە شاری هەولێر بوویتە شاری هەولێر بوویتە زۆنی خەنی و گەنی. بەشێکی هەولێر خەنی کراوە، هەموو خزمەتگوزاریەک بەبێ ئەوەی داوا بکرێ هەموو شتێکی بۆ دەچی. ئەوەی کە لە ڕۆژ ئاوای هەولێر هەموو شتێکی بۆ دەکرێت، بەڵام ڕۆژهەڵاتی هەولێر بەڕاستی گەنی کراون. ئەم گەڕەکە کە پێکاتوە لە نزیکەی 17,000 زەوی تاپۆ لە ساڵی 2003 بەسەر فەرمانبەرانی حکوومەتی هەرێم دابەش کراوە، بەڵام تا ئەمڕۆژ هیچ کام لە خزمەتگوزاریەکانی ئاو و کارەبا و ئاوڕۆی بۆ نەڕۆیشتووە و تەنانەت سەرەڕای نەبوونی خزمەتگوزاری ڕێگا بە خاوەنەکانیان نادرێت کە خانووی لێ دروست بکەن. خاوەنی زەویەکانی هەشتی حەسارۆک دوای بێئەمەلبوونیان لە حکوومەتی هەرێم تەشریفیان بۆ لای فراکسۆنی کۆمەڵی ئیسلامی هێناوە بۆی لە پەرلەمانی کوردستان فراکسۆنی کۆمەڵ بتوانێت دیفاع لە مافەکانیان بکات. پێشوازیمان کرد بۆ هەماهەنگی و هاوکاری بوونیان لەو ڕۆژانەی کەوا پێویستیان بە ئێمە هەبێ. ئەگەر بێت و هەر داوایەک بێ لە پەرلەمان بێ، لە ئەنجومەنی وەزیران بێ، سکاڵا بێ، بەرزکردنەوەی یاداش و پرسیار بێ، ئێمە پشتیوانیان دەکەین وەکو فراکسۆنی کۆمەڵ لەگەڵ هەر هەموو داوایەکی ڕەوای ئەو مافخوراوانەی کردی هەشتی حەسارۆک هەر چوار دەورەکەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا باکوور و باشووری بووە بە خانوو زۆر کرد و پارچە زەوی هەیە، دوای وان مۆڵەتی پێدرا بۆ خانە نشین بۆ ببێ سەکەنی، تا ئێستا ئەوانی تر هەموو تەواو بوون ئەوێ هەرماوەتەوە. بۆیە ئەو پرسەی کەوا لەسەوێ هەیە بەڕاستندێک نادیارە، زێترسە بەوەی کەوا بدرێ بە کەرتێکی تایبەت و دیسانەکە خەڵکانێکی مافیا و خەڵکانێکی پارەخۆر و خەڵکانێکەوە لە خەمی خەڵکدانین ببنە مستەفیدی ئەو کەرتی هەشتی حەسارۆکان. دوای سەردانیکردن بۆ هەریەکە لە پارێزگار و بەڕێوەبەرایەتی شارەوانی و بەرپرسی یەکە ئیدارەکانی هەولێر و بێ ئومێدبوون لێیان، خاوەن زەویە تاپۆکانی هەشتی حەسارۆک بڕیاریاندا کە 23 مانگە گردبوونەوەیەکی گەورە ئەنجام بدەن. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.